Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. ئەم ڤیدیۆ بەشی کۆتاییە لە ناسینی دانیشتوانی زەوی. وەک لە ڤیدیۆکانی پێشتر باسم کردووە، بابەتەکەم لە National Geographic Learning-ەوە وەرگرتووە. لەگەڵەوەی کە فێری ئینگلیزیە بن، چەندین زانیاری گرنگیش فێرە بن. با ئێستاش دەست پێ بکەین. Jobs. 40% of people work in a service industry. Hotels, banks, etc. 38% are in agriculture and 22% are in manufacturing and production. Jobs واتە ئیشەکان. مەبەستەوە کە ئیشەکانی دانیشتوانی جیهان. 40% of people work in a service industry. لە سەدا چلی خەڵک لە پیشەسازی خزمەتگوزاریە ئیشەکەن. Service واتە خزمەتگوزاری کە ئەو ئیشانە ئەگرێتەوە کە پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە. Industry واتە پیشەسازی. نمونەی ئیشەکانی خزمەتگوزاریش hotels, banks, etc. ئوتێل و بانکەکان etc. واتە هەتا دوایی. بۆ نمونە ئەتەوێت نمونە لەسەر شتێک بێ و چەندەها نمونە هەیە، بۆ نمونە 200 نمونە هەیە، چەندین نمونەی زۆر هەیە، ناتوانی هەموویان باس بکەی، چەندانێکی کەمیان باس دەکەیت و لە ئەخیرە ئەڵێی etc. واتە هەتا دوایی. 38% are in agriculture. لە سەدا 38 لە کشت و کاڵە ئیشەکەن. Agriculture واتە کشت و کاڵ. And 22% are in manufacturing and production. لە سەدا 22 لە دروستکردن و بەرهەمهێنان ئیشەکەن. Manufacture واتە دروستی ئەکات. Manufacturing واتە دروستکردن کە ئەویش مەبەستەوەیە مادەی خاو بێنیت و کەلوپەلێکی بەسوودی لێ دروست بکەیت. بۆ نمونە ئاسن نێنیت، سیاری لێ دروست دەکەیت کە ئاسن مادەیەکی خاوە. Production واتە بەرهەمهێنان. بابەتی دووەممان City and Countryside. 51% of the world's population live in cities and 49% live in the countryside. 51% of the world's population live in cities. لە سەدا 51 دانیشتوانی جیهان لە شارەکان ئەژین. And 49% live in the countryside. و لە سەدا 49 لە دەرەوەی شار ئەژین. Countryside واتە دەرەوەی شار. هەندێک جار هەر پێشی ئەوترێت country کە country بە مانای وڵاتیش یەت، بە هەمان شێوە بە مانای دەرەوەی شاریش دێت. بابەتی سێیەممان، ئەم بابەتیان زۆر گرنگە، Internet and mobile phones. 2.5 billion people in the world use the internet and 5 billion people have a mobile phone. Internet and mobile phone واتە ئینتەرنێت و مۆبایل. 2.5 billion people in the world 2.5 ملیار کەس لە جیهاندا use the internet. ئینتەرنێت بەکارەهێنن. use واتە بەکاریەهێنێت. And 5 billion people have a mobile phone. و 5 ملیار کەس مۆبایلیان هەیە. بەم شێوەیەش ئەم زنجیرە ڤیدیۆیە کۆتایی هات. بە هیوام سوودتان لێوەرگرت بێت. ئەگەر سوودتان لێوەرگرت لایکی ڤیدیۆکە بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر سوودتان لێوە نەگرتووە دیزلایکی بکەن و پێمە بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین و چ پێشنیارێکتان هەیە بۆ ئەوەی چانەڵەکەمان باشتر بێت. ئەگەرتانە کاتێک ڤیدیۆی نوێ بڵاوەکەین و ئاگادار بکرێنەوە Do not forget to subscribe. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.